من خۆم لە کوردستان بوومە عزیزانی من دەنگم ئەیا بە کۆمەڵی دادگەری بە تایبەتی بە مامۆستا عەلی باپیر یاگە لە هەولێرە بوومە دەنگمەیە بە کەعب ئوستاد ئەمە تاکە قسەی منە دەنگ بن بە ئیسلامیەکان. بسم الله الرحمن الرحيم. خوشكوبراني عزيزي من كردستانياني بريس سلطان لكم مصطفى اسلام. السلام عليكم ورحمة الله وبركاته. دفتم نبو لهيج رقايك ودنم بقين ما ايوي بريس تنهالا رقاي تلفونه ونقين فدنا كم تومات بقين. خوشكوبراني محترمي من طبعا بيشا مشتبوكو أركي قيامتين طبعا بسرتا وباشانوكو أركي اجتماعيش كم خوش بو وجداني خوم آسودة بكم لباري دنداني أمجارو والله موشي كبلامو مبستا بيويست بيلم بو كساني كدوستو عزيزون اوانيشي راگرن بۆ مان و ئەوانەشی حەز ئەکەن بە قسەمان بکەن من ئامۆژگاریم بۆ ئەو بەڕێزانە و بۆ ئەو عزیزانە بەم شێوەیە. پێش هەموو شتێک عزیزانی من دەنگ بدەنە ئیسلامیەکان بۆیە بە ئاشکرایش و بەبێ هیچ هەردە و بەڕاشکاوانەش بۆ قسەیەکەم بۆیە حەزەکەم بە ئاشکرا پێتان بڵێم ئەوانە جێگای ڕێزن جێگای دەستپاکین جێگای دەمپاکین و هەیانە بەسەر منەوە بەش بە حاڵی خۆم کە مادەم هەیانە بەسەر منەوە ئەرکی سەرشانی منە کە بە ئاشکرا بە هەمووتان بڵێم کاتان لێکم ئەوەی کە منی خۆش ئەوێ دەنگ بدا بە ئیسلامیەکان. بەڵام منەگە خۆم لە کوردستانە بوومایە بەڕاستی دەنگمەیە بە جنای مامۆستا عەلی باپیر کاتێک کە من گیرام ئەو لە واقعیە هاتە ناو مەیدانەکەوە خۆی ئەندامەکانی هەموویان لە هەوڵی ئەوا بوون پارە بەشێکی پارەی زۆریان کۆ کردەوە بۆ من کە ناردیان بۆ مەحامەکەم کە خۆی لە دەمی خۆی گرتەوە و ئەندامانی کۆمەڵ لە ئەوروپایە خێرا بەدەمەوە هاتن و پارەیان نار بۆمان کە من لە ژیانما لەبیرم ناچێت. بێجگەلەوەیش مامۆستا عەلی باپیر بە خێزان میوتووە هەموو جارێک گوتوێتی تۆ بۆ کچەکان ئەمە جێگای ڕێزە ئەمە لەبیر ناچێتەوە لەبەرەوە من لە کوردستانە بوومایە بەڕاستی دەنگم بۆ تۆ مامۆستا و هەموو ئەو کاندیدە بەڕێزانی کۆمەڵی ئیسلامی بەڕێزن خواناسن گۆڕانکاری بکەن سەیری ئیسلامیەکان بکەن بزانن کامە کۆمپانیای ئەوانە کوا قەسرەکانیان چۆ بە ئاسمانە ئەوان خاوەنی پرۆژەی تایبەتی خۆیانن لەبەرەوە دەنگیان بنێ مەترسن لەبەرەوە زۆر گرنگە ڕووبکەنەوە ئەوان لەخوا بترسن دەنگ بن بەوان هیچ دەبێت جێگە پەنجەتان با دیار بێ ڕۆژێ لە ڕۆژان کە دەنگتانە خوای گەورە لێ پرسینەوەم دەنگەتان بۆ چیاوە بۆی قسەیەکتان دێ بە بۆ قیامەت کە ئەزانم دەستپاکن دەمپاکن دایم پاکن و دەنگی من بۆ کۆمەڵی ئیسلامی ئەبوو ئەگەر لە کوردستانە بوومایە. بەڵام من خۆم ئەوەندەی کە لەسەر شانمە ئەوەندەی کە بە وەفا بم مامۆستا عەلی باپیر هەیەکی بەسەرمەوە کە پێویستە من ئەو پیاوەتیان بۆ بگەڕێنەوە کورت و خۆت من ئەوە وجدانی خۆم ئاسوودە ئەکەم بەم شێوەیە و داواکەم لەو عزیزانە لەو بەڕێزانە تەمەڵ مەبن لە دەنگدانە دەنگ بن بە ئیسلامیەکان مەڵێ هیچیان پێ ناکرێ شتیان پێ ئەکرێ بڕۆن بۆ سەر سندوقی دەنگدانەکان گۆڕانکاریەک بکەن سەیریان بکەن ئەوان ئەتوانن ئیش بکەن سەیری کۆمەڵی ئیسلامی بکەن کە چۆن بەرگری ئەکا لە مافدان ئەو دزیانی کە ئەکرێ چۆن ئاشکرایەکە لە ڕێگەی ئەندام پەرلەمانەکانیانەوە چ لە عێراق چ لە کوردستانە ترسیان نییە چاوەترسن ئازان جوامێرانە ئیشەکەن لەبەر ئەوە پێویستە دەنگ بدەن بەوان. من خۆم لە کوردستان بوومە عزیزانی من دەنگم ئەیا بە کۆمەڵی دادگەری بە تایبەتی بە مامۆستا عەلی باپیر یاگە لە هەولێرە بوومە دەنگمەیە بە کەعب ئوستاد ئەمە تاکە قسەی منە دەنگ بن بە ئیسلامیەکان. عەبدوستار مەجید قادر کاندیدی ژمارە 1 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری بازنەی هەولێر.